بارزانی کوردستان دەخاتە سەر سینیەکی ئاگر. ململانەیەم جارە یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆکۆمار هەر بەتەنها ململانەیەک نابێت لەسەر پۆستێک، بەڵکو تا ئاسی دابڕانی سیاسی لە نێوان یەکێتی و پارتی دەڕوات و ئەنجامەکەی بەدڵی هەر کامیان بێت تەمی ئەو ڕووداوە تا ماوەیەکی درێژ دۆخی سیاسی هەرێم دادەپۆشێت. داواکردنی پۆستی سەرۆکۆمار لەلایەن بارزانیەوە لە سەرەتادا بۆ زۆرێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و بەرپرسانی و حیزبەش مفاجئە بوو. هەمویان وایان دانابوو کە ڤیتۆکەی بارزانی تەنها لەسەر بەرهەم ساڵحە. تەنانەت هەریەک لە هۆشیار زێباری و فازڵ میرانی ڕایانگەیان کاندیدیان بۆ سەرۆک کۆمار نابێت. لە پڕێکدا بەیاننامەیەک بە ناوی کۆشکی بارزانیەوە هەموو شتێکی هەڵگێڕایەوە و ڕایگەیان هەموو قسانی لەسەر نەبوونی کاندیدکراوان بۆ پۆستی سەرۆک کۆمار لەلایەن پارتیەوە دەکرێن ڕای شەخسین و ڕای فەرمی پارتی نییە. بە دوایەوەشدا بە فەرمی هۆشیار زێباری کاندیدکرا بۆ ئەو پۆستە و گڕی بەردایە دۆخی سیاسی هەرێم. ئەوەی لە پۆستی سەرۆک کۆمار هەستیارترە لەم بابەتەدا ئەو بلۆکبەندیە سیاسیەیە کە پارتی بەشداری تێدا کردووە لەسەر ئاسی عێراق. هاوبەندی سەدر و حەلبوسی و بارزانی بە پاڵپشتی وڵاتانی ئیمارات و قەتەر و تورکیا و سعودیە کە ئامانجەکەی دوورخستنەوەی دۆستەکانی ئێرانە لە حکومڕانی عێراق بە تەواوی ئێرانیەکانی تووڕە کردووە و لەناو ئەو هاوپەیمانیەشدا ئێرانیەکان چاویان لەسەر بەرزانیە و پێیان وایە پێچەوانەی ئەو بەڵێنانە ڕەفتاری کردووە کە لە پشتی پەردەوە بە ئێرانیەکانی داوە. پارتی لە قماری سەرۆک کۆماردا دوو داوی لە دەستی خۆی ئاڵاندووە. لەلایەکەوە بەهۆی تەنگپی هەڵچنینی یەکێتیەوە لە کوردستان حکوومەتی کوڕەکەی بەرزانی خستۆتە بەردەم قەیرانی زۆر قورسترەوە لەو قەیرانانەی کە ئێستا حکوومەت بەدەستیەوە دەناڵێنێت و دەیکاتە حکومڕانێکی لەرزۆر. هەروەها ئەو نەخێرە یەکێتی کردی بۆ خواستی بەرزانی لە بابەتی سەرۆک کۆماردا لەوانەیە ببێتە خاڵی وەرچەرخان و لەمە دووە لە زۆر هەڵوێسی دیکەشدا دووبارە ببێتەوە. لە سەراستی عێراقیش پارتی بە تەواوەتی چۆتە بەرەیەکەوە ڕاستەوخۆ بە بەرژۆندەکانی ئێران دەکەوێت و هێڵی سووری ئێرانیەکانی بەزاندووە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا بەرزانی خۆی ئامادە کردووە بۆ شکاندنی ئەجێندای ئێرانیەکان و باجەکەی؟ لەو یارەی بەرزانی دەیکات ئەگەر پشتیوانی ئەو شەڕە و کەرەستەی ئەو ملانەی پێ نەبێت ئەوە تەنها دەبێتە عینادێکی سیاسی کە نەک تەنها خۆی بەڵکو لەوانەیە دۆخی هەرێمی کوردستانیش بخاتە سەراگر. ئەگەر دۆخی حوسیەکان بتوانێت ناو جەرگەی ئیمارات بکاتە ئامانج کێ دەتوانێت هەولێر لە موشک و درۆنی دۆستەکانی ئێران بپارێزێت؟ لەوانەیە پەیامی درۆنەکان لە ڕابردوودا بەباشی نەگەیشت بێتە گوێی بەرزانی یان پەیامەکان گەیشتووە و بەرزانی وەکو هەندێک جاری دیکە پشت گوێی دەخات. لە هەموو بارەکاندا دەبێت پارتی و بەرزانی حسابی وردیان بۆ شەڕی درۆنەکان و هاوکێشەی ئیقلیمی کردبێت. لە ساڵانی ڕابردوودا یەکێک لە استراتیژە گرنگەکانی کورد لە ناو ئاگری کڵپەسەندی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بریتی بووە لە هەڵبژاردننی بێلایەنی و استراتیژی نەبوون بە بەشێک لە ئەجێندا هەرێمایەتیەکان. هەر ئەوە شۆکاری سەقامگیری ئەمنی و سیاسی هەرێم بوو لە ساڵانی ڕابردوودا. بەڵام هەڵبژاردننی ڕاستەوخۆی بەرەی ئیمارات و کەندا و کە بەلای ئێرانیەکانەوە تێپەڕاندنی هێڵی سوورە کردنەوەی دەرگای دۆزەخە بەڕووی هەرێمدا و ئەنجامەکەشی هەر بە تەنها پارتی ناسووتێنێت بەڵکو خەڵکی کوردستان و حکومڕانی هەرێمیشی پێوە دەسووتێت. لەم پرسەدا تا ئێستا دەنگی میانڕە و عەقڵانی وەک نێچیروان بارزانی هەیە کە بە حەزەرەوە لەم یارەی مام و ئامۆزاکەی دەڕوانێت و تا ئێستاش نەبووەتە بەشێک لە گەمەکە و لە دوورەوە چاودێری دەکات.